سڵاو خاتون ئەم کاتت باش. سڵاو لە ئێوەش من مامۆستا پەروینم ناسراوم بە مامۆستا پەروینی ئیشراف کاندیدم لەسەر لیستی 142 هاوپەیمانێتی کەرکووک هێز و ئیرادەمانە کاندیدی ژمارە 12. خێزانداری چەند منداڵت هەیە؟ بەڵێ خێزاندارم 4 مناڵم هەیە، 3 کچم هەیە لەگەڵ 1 کوڕی تاقانە. ژیانی منداڵی خۆت بە 2 دێر وەسف بکە. ژیانی مناڵیم من لە خێزانێکی هەژار نیشین بە خێزانێک باوکێکی هەژارم هەبوو، ئەوەی کە هەیبوو تەنها موچەکەی بوو کە لە بەلەدەی کەرکووکی کاریە کرد، بەڵام لەگەڵەوەشە دایکشم لە ماڵەوە لفکەیە چنی بەس بۆ ئەوەی ئێمە پەروەردە بکەن و بتوانین خوێندن تاوکەین، ڕۆحی هەردووکیان شاد بێ کە توانیم بگەمە ئەم ئاستەی کە ئێستا هەمە. ساڵانێکی زۆرە سەرقاڵی کاری دەرەوە و داوامکردنی دەپەرژەیتە سەرکاری ماڵ و چێشلێنان؟ بە دڵنیاییەوە کارەکەی من قورس بووە لەبەرەوەی تەنها کاری دەرەوەم نەبووە، کاری ماڵەوەش زۆر جار کە لە ماڵەوە بوومە زیاتر ئەو ڕۆژانەی کە پشوو بووە توانیوەم خواردن ئامادە بکەم بۆ خێزانەکەم، لەگەڵەوەشە ڕۆژەکانی تریش توانیوەم شەوان خواردن دروستکەم بۆ ئەوەی بۆ سبەینێ بتوانم ئامادە سازی بۆ مناڵەکانم بکەم، چونکەوەکو ئاماژەم پێکرد 4 مناڵم هەبووە، هەمووشیان ئێستا لە کارن و لە وەزیفەن، توانیوەم لەگەڵ کارەکەی دەرەوەم ماڵەوەش فەرامۆش نەکەم. گوێ لە گۆرانی دەگریت؟ حەزت بە دەنگی چ گۆرانی بێژێکی کووردە؟ بەڵێ گۆرانی وێژان ڕێز و سڵاوم هەیە بۆیان، بەڵام ئەوەی کە لای من زۆر دەنگخۆش و کە حەزم لە گۆرانیەکانێتی مەزهەری خالەقیە. بە جوانی و شیک پۆشی ناوت دەرکردووە، نهێنی ئەم بابەتە چییە؟ طبعاً لە چاوی هەواداران و لایەنگران و دەنگدەرانم جوانم، شیکیش من بە خۆم نەک تەنها لە جلو بەرگە حەزەکەم هەمیشە لە هەموو کارەکانم بە جۆرێ دەربکەوم کە جیاواز بم لەگەڵ خەڵکی ترە و جلوبەرگیش یەکێکە لە کەسایەتی مرۆڤ، دەبێ بزانێ چۆن جلەکانی ڕێک بخە لەگەڵ شوێنی ئەو کارە و لەگەڵ بۆنەکانی ترە. خزمەتی چەند ساڵە چی لێوە فێر بوویت؟ چۆن دەتوانیت بیکەیتە خزمەتی کارەکانی داهاتووتەوە؟ توانم بڵێم لە ژیانی وەزیفیمە فێری زۆر شت بووم، فێری ئەوە بووم کە سەرکەوتن بەدەستهێنانی سەرکەوتن ئاسان نییە، لەگەڵ هەموو ڕێگرەکان دەبێ خۆت پشت بە خۆت ببەستی و زیاتر متمانە بە خۆت ببەستی، چونکە لە ژیانە گرفت دێتە پێشت، ئاستەنگ دێتە بەردەمت، دەبێت کارێکی وا بکەی خۆت بە خۆت دروستکی. شانازی بەواکەم کە توانیوەم مێژوێکی جوان بۆ خۆم دروستکەم، ئەمەش نەک خۆم باسی بکەم، خەڵکیش ئەو شایەتیەم بۆدا. کێ نمونەی باڵای ژیانتە؟ سەرکردەکانی کورد، کاریزماکانی کورد هەموو نمونەی جوانین بۆ سەرکەوتنی ئێمە، بۆ بەدەستهێنانی سەرکەوتنی باشتر لە ژیانمانە. ئەم ناوانە بە یەک گوشە پێناسە بکە. نیشتیمان پێناسەی نییە، ئەوەندە شیرینە. کەرکووک لە ناخمە هەندەی یەکێ لە مناڵەکان خۆشمەوێ، مناڵەکانی خۆم کاڵێن جەرگ زۆر شیرینە، من کەرکووک بە جەرگی خۆمەزانم.
سەرۆک مام جەلال. کاریزما و دروست نابێتەوە. دایک ژیانە. دایک خاکە نیشتیمانە. باوک سێبەرە بۆ کچ بە تایبەتی. پەیامت بۆ دەنگدەرانت چییە؟ لێرەوە پیانەڵێم هەوڵاتانی شاری کەرکووکی خۆڕاگرت زۆر ئەستەم و زۆر ستەممان لێکرا، بۆیە لێرەوە داواتان لێ یەکەم جارێکی کە بۆ ئەوەی دەرباز بین لە ستەم و لە نادەتپەروێری لەم شارەیە، با هەمومان دەنگ بدەین بە لیستی 142 لیستی هاوپەیمانێتی کەرکووک هێز و ئیرادەمانە و بەڵێنتان پێدەم لە جێگەی متمانەتان بم بۆ ئەوەی ببم بەدا کۆکی کارێکی سەرسەخت لە مافەکانتان لە کەرکووک چۆن لە ڕابردوو 30 ساڵە لە پەروەردەیە خەباتەکەم خەباتێکی شارستانی ئەوە داوتان لێ ئەەکەم هەڵم بژێرن دەنگ بدەن بە کاندیدی ژمارە 12.